قەڵەمی کوردی زۆر ئێهمال کراوە. کاکە مەمبۆتانی نووسەر و ئەدیب و سیاسەتمەداری ناوداری کورد، دامەزرێنەری یەکێتی نووسەرانی کورد، یەکێک لەو ئەدیبانەی کە لە ساڵی 1970 بانگەوازی ڕوانگەیان بڵاو کردەوە بەهۆی نەخۆشی لە شاری هەولێر کۆچی دوایی کرد. کاکە مەمبۆتانی بەڕابەری داهێنانی چیرۆکی نوێی کوردی دادەنرێت. لە سەرەتای لاوێتی لە ساڵی 1957 یەکەم چیرۆکی خۆی بڵاو دەکاتەوە و خاوەن قەڵەمێکی بێر و هەڵوێستی کوردپەروەرانە بوو. لە مەراسیمێکی ماتەمینیدا تازە گوڵینەی ئەنجومەنی سەرکردایەتی و مەڵبەندی سێولقی هەولێری مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر گۆڕی کاکە مەمبۆتانی دانرا. پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی ئەو بنەماڵە بەڕێزە دەکەین بە لەدەستدانی یەکێک لە ڕۆشنبیرە گەورەکانی ملەتی کورد و کوردستان بەگشتی و هەواڵ و دۆستێکی دێرینی جەنابی مامجلال. کاکە مەم یەکێک بووە لە قەلەمە بیوێرەکانی خۆراگرەکانی نەتەوەی کورد و لە سەردەمی لە ڕۆژی لەدایک بوونی لە شاری کۆی دەلال لە شاری کۆی حاجی قادری کۆیی خۆراگری و بەردەوامبوونی لە پێگەیاندنی نەوەی کورد لە نووسینەکان و لە چیرۆک و لە ڕۆمانەکانی بەدیار کەوت و یەکێک بە لە پیاوە خۆراگرەکانی کوردایەتی و ئەتوانین بڵێن دامەزرێنەری ڕاستەقینەی جوولانەوەی نووسینی کوردایەتی و ڕۆمان و چیرۆکی کوردی بووە. بۆیە ئێمە بە لەدەستدانی ئەم پیاوە گەورە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان خۆمان بە قەرزاری دەزانین. ئەستێرەیەکی درەوشاوی ئاسمانی ئەدەبی کوردەواری بوو، ناو و ناوبانگی بەرز و دیارە، خزمەتەکانی لە ڕێگەی ڕۆشنبیریدا، لە ڕێگەی نووسیندا، لە ڕێگەی چیرۆکدا، خزمەتەکانی بۆ کوردایەتی بۆ خزمەتکردنی گەلەکەی هەمیشە قەڵەمەکەی لە خزمەت ئێش و ئازاری نەتەوەکەیدا بووە و هەمیشە لە ڕێزی شۆڕژگێڕاندا بووە. یەکێک بووە لە تێکۆشەرە دێرینەکانی گەلی کوردستان، یەکێک بووە لەو کەسانەی کە لەباری سیاسی و لەباری نووسین و ئەدەبیدا دەورێکی ئێژگارکاری گەری بەرچاوی هەبووە. لە کاتی بە خاکسپانی تەرمی کاکە مەمبۆتانیدا نووسەران و ڕۆشنبیران هاوخەمی خۆیان بۆ لە دەستدانی ئەو ئەستێرە پرشنگدارەی نێو دنیای ئەدەب و فەرەنجی کوردی دەربڕی ئاماژەیان بۆ ئەوە کرد لە دەستدانی کاکە مەمبۆتانی خەسارەتێکی گەورەیە و کەلێنی ئەو بە ئاسانی پڕ ناکرێتەوە. بێگومان بەداخۆ پەژارەی هەر زۆرەوە بۆ کۆچی دوایی تێکۆشەری دێرین و گەورە نووسەر و چیرۆک نووسی کوردایەتیمان کاکە مەمبۆتانی زیانێکی گەورە بەخشی بەڕوتی کولتوری و سیاسی کوردایەتیمان بۆ کاکە مەمبۆتانی لە چەرچیوە گشتێکەدا وەکو ژینگەی کۆیە، ژینگەی قوتابخانەی حاجی قادری کۆیە، ژینگە بنەماڵەکان و ژینگەی کەعومەردە بابەکەی هەتا دوایی وەکو دەڵێ هەڵکەوتێکی تایبەتی خۆی هەبوو، خاوەن پەیامێکی گەورەی نەتەوەیی بوو، خاوەن پەیامێکی کۆمەڵایەتی بوو، خاوەن پەیامی ڕزگارکردنی عەقڵی ئینسان بوو. هەموومان دڵگرانین بە کۆچکردنی کاکە مەمبۆتانی ئەندامی دەستەی دامەزرێنەر و سەرۆکێکی نووسەرانی کورد. دیارە خەسارەتی گەورە هەم بۆ نووسەرە، هەم بۆ ڕووناکبیران، هەم بۆ بنەماڵە و کەسوکاری. کاکە مەم هەم ڕۆشنبیرێکی گەورە بوو، هەم نووسەرێکی سیاسی بوو، هەم ڕۆمان نووس بوو و پیاوێکی زۆر بە شەهامەت و نەجیب بوو. پێم وایە فەراغەشی گەورەی بۆ ئێمە دروست دەکات. پیاوێکی وازوان لەو قۆناغی کە ئێمە هەمومان پێویستمان پێ بوو، بەڵام سلەگە مەرگ دەکرێت ئەو ڕوبەزەی هێشتین. نەزمی حزوری کۆنسڵی فەڵەستین لە هەرێمی کوردستان دڵتەنجی وڵاتەکەی بۆ لە دەستدانی کاکە مەمبۆتانی دەربڕی و ڕایگەیاند. نووسەر و ئەدیبێکی گەورە و دۆستێکی نزیکی خۆمان لەدەستدا. دڵنیام کۆستەکەی بۆ هەرێمی کوردستان زۆر گەورەترە وتیشی پەیوەندێکی بەهێزی لەگەڵ ئێمە هەبوو. بەردەوام وەک ئەدیبێکی درەوشاوی نێو کوردستان ڕێز و پێزانینمان بۆ کاکە مەم هەبووە. لم يتعب لأن كان مؤمن برسالة الأجيال. کاکە مەمبۆتانی لە دوو کاتی جیاوازدا لە شۆڕش لە پاڵ نووسین و قەڵەمە بە پێزەکەی چەکی بەرگری و تێکۆشانی لە شان کردو بۆتە پێشمەرگە و بەرگری لە دۆزی ڕەوای گەلی کورد کردووە. کەلێنێکی گەورە لە دنیای ئەدەبی و ڕۆژنبیری هەروەها ناوخۆشمان بنەماڵەکەمان دەکا، بەڵام ئەوەی کە ئەوەی پەروەردە کردووە ئەوەیە کە لە پێناوە و ڕێبازەی ئەو لە سەی ڕۆژۆ ئێمە شەرسە و ڕێبازە دەڕۆین. کاکە مەم فەخری سامی ناسراو بە کاکە مەمبۆتانی لە دەیەکی ساڵی 1937 لە شاری کۆی لانکەی کوردایەتی و ڕۆشنبیری لەدایک بووە.
قۆناغەکانی خوێندنی لە گوندی هەرتەل و کۆیە و سلێمانی و کەرکووک بووە. خوێندنی زانکۆشی لە بەغدا تەواو کردووە. پسپۆڕی ئەندازیاری کشت و کاڵی بووە. لە دەستەی دامەزرێنەرانی یەکێتی نووسەرانی کورد بووە لە ساڵی 1970 لەگەڵ چەند نووسەر و ئەدیبێکی دیکە لە ساڵی 1970 بانگەوازی ڕوانگە بڵاو دەکەنەوە کە وەک ڕێبازێکی نوێی ئەدەبی کوردی سەیر دەکرێت. سەرۆکی یەکێتی نووسەرانی کورد بوو. ماوەی چەند ساڵێکیش ڕاوێژکاری ڕووناکبیری بووە لە وەزارەتی ڕۆشنبیری. 17 کتێبی لە بوارەکانی چیرۆک و شێعر و ئەدەب و مێژووی سیاسی و ئابووری چاپ و بڵاو کردوێتەوە. بەرەبەیانی ڕۆژی 25 دەی ساڵی 2020 بەهۆی نەخۆشی لە شاری هەولێر کۆچی دوایی کرد و ژیان ئاوایی لە خانەوادە و هاوڕێ و نووسەران و ڕۆشنبیران و نووسین و قەڵەمەکەی کرد. کاروان مەسعود، گەلی کوردستان، هەولێر.